إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهدي الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن سيدنا محمدا عبده ورسوله وصفيه من خلقه وخليله، بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وكشف الله به الغمة، وجاهد في الله حق جهاده حتى أتاه اليقين، صلوات ربي وتسليماته عليه وعلى آله وأصحابه وأمته أجمعين. عباد الله، أوصيكم وقبلكم نفسي الخاطئة المذنبة بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره. عزیزان و خۆشەویستان، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێ. دوعاگۆی خێرین بۆ هەمووان کە خوای گەورە هەموو هەنگاوێکتان بە چاکەیەک بۆ بنووسێ و میزانی حەسەنات و چاکەی هەمووانی پێقورس بکە لەو ڕۆژەیە کە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. عزیزانم، ئاینی پیرۆزی ئیسلام ئەگەر دیقەت بگرین لە میانەی قورئانی پیرۆزەوە لە سێ بەش پێک هاتووە. یەکەمیان عەقیدە و بیر و باوەڕ، دووهەمینیان شەریعە و ئەحکام، سێهەمینیان بریتیە لە ئەخلاق، بریتیە لە ڕەوشت، بریتیە لە ئاکار و پەسەندی جوان. ئەگەر بیش و بهێنین ئەتوانین بڵێین درەختی ئیسلام ڕەگ و ڕیشەکەی بریتیە لە عەقیدە کە پێویستە دامەزراو بێ، و قەد و لق و پۆپەکەیشی بریتیە لە شەریعەت و لە ئەحکامی شەرعی، و هەروەها گەڵا و بەرهەمەکەشی بریتیە یاخود بەرهەمەکەی بریتیە لە ئەخلاق، بریتیە لە ڕەوشت و ئاکارە جوانەکان. بۆیە ئەتوانین بڵێین پاسوۆردی هەر مرۆڤێک لە ژیانە بریتیە لە ئەخلاق، وتە وشەی نهێنی هەر مرۆڤێک لە ژیانە بریتیە لەو ڕەوشتەی کەوا هەڵسوکەوتی پێکا لەگەڵ خۆیە، لەگەڵ خوایە، لەگەڵ خەڵکە، لەگەڵ شەریکێکە، لەگەڵ دراوسەیەکە، لەگەڵ دایک و باوکیە، لەگەڵ هاوڕێیەکە، لەگەڵ ئاژەڵێکە، لەگەڵ درەختێکە، لەگەڵ مەخلوقاتی خوای پەروەردگار بە شێوەیەکی گشتی. بۆیە نزیکترین ڕێگە بۆ گەیشتن بەخوا بریتیە لە ڕەوشتی جوان و خزمەتکردن بە مرۆڤەکان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ: إن أقربكم مني مجلسا يوم القيامة أحاسنكم أخلاقا. نزیکترین کەستان لە نیشینگە و مەجلیسی منەوە لە ڕۆژی قیامەتە خاوەن ڕەوشترینتان و ئەوانن کە خاوەنی بەرزترین و پەسەندترین خوو ڕەوشت و نەریتی چاکەن. بۆیە خوای گەورە وەسفی پێغەمبەرەکە عەلەیهی سەڵات وەسەلام کە فەرمێ: وإنك لعلى خلق عظيم. بۆیە زانایان هەموو ئەمانەیان لە چەند وشەیەکا بۆ کورتکردوینەتەوە، وەکو ئیبن القەییم فەرمێ بەڕەحمەت بێ خواکە فەرمێ: الدين كله خلق فمن زاد عليك في الخلق زاد عليك في الدين. دین هەمووی ئەخلاقە، هەمووی ڕەوشتە، هەمووی ئاکاری جوان و پەسەندە. کێ ڕەوشتی لە کێ بەرزتر و جوانتر بێ، دینی لەو زیاترە. کێ ئەیەوێ زۆر دیندار بێ، با ڕەوشتی زۆر بەرز بێ، وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ڕەوشتی هەبووە، ڕەوشتی پەسەند لەسەر و ڕەوشتەکانیشەوە بووە، لەگەڵ خێزانیە، لەگەڵ مناڵیە، لەگەڵ دراوسەیە، لەگەڵ دەوروبەرە. جاری وا هەیە تەواو زۆریان بۆ هێناوە، بەڵام بەپێی ئەحکامی خوای پەروەردگار جوڵاوەتەوە، نەک بەپێی حاڵەتی دەرونی کت و پڕی پڕبووی ئینسانەکان کاتێک کە خەشموقینی بەرزە بێتەوە. لەبەرەوە ئەگەر دیقەت بگرین، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەلایەن خوای پەروەردگارەوە سەرزەنشت کرا. چ کاتێک ئەو کاتێکەوە موسڵمانێک درعێک ئەجزێ درە ئەو کەرەستەیە
کەوا بەکارێنن لە جەنگا بۆ خۆپارێزیەگرن بەدەستیان و بەدەستەکەیتە شەڕەکە، یا ئەوەیە کەوا ئەیکەنە بەریان کە لەو سەردەمای شەڕ و شۆر زۆر بۆ زۆر بەنرخ بووە. کەسێک هەستا چوو لە ناو گونیەی ئاردێکە ئەم درعەی دزی، کە دزی دوایی ڕۆشت گونیە ئاردەکە کە گونیەکە ئاردایی بوو ئاردەکەی لێ ڕژا بوو، ڕۆژ بردی بۆ ماڵی کەسێکی یەهودی داینا، کە لەوێ داینا دوایی وتیان درعەکە دزراوە، بە دواداچوونیان بۆ کرد بە شوێنی ئاردەکە ڕۆشتن گەشتە ماڵی یەهودیەکە. دوایی کابرای یەهودی تاوانبار کرا بۆی کە دزی کردووە. لە ئەسڵیشا کابرای یەهودی دزیەکەی نەکرده بوو، دواتر وتی کاکە من دامە بە فڵانە کەس کە لە ئەسڵیشا موسڵمانە، نزیک بە 2 لاپەڕە لە قورئان دابەزی بۆ پشتیوانی لە کابرایەکی جوولەکە وە کەشفکردن و هەڵماڵینی نهێنی کەسێکی موسڵمان. بۆ چونکە خوای پەروەردگار دادگەرە، هەموو سیفەتەکانی خوای گەورە یا زۆرینەی هەرە زۆری مشتەقە وەرگیراوە، لە مەزدەرەوە وەرگیراوە، بۆ نمونە موحی لە حەیاتەوە وەرگیراوە، مومیت لە مەماتەوە یاخود لە مەوتەوە وەرگیراوە، ڕەحمان لە ڕەحمەتەوە وەرگیراوە، ڕەحیم لە ڕەحمەتەوە وەرگیراوە، موعیز مذل لە عیز و ذلەوە یا ذلەوە وەرگیراوە. بەڵام کاتێک کە تێتە سەردادگەری خوای پەروەردگار بە مشتەقی وەری ناگرێ، ڕێک چاوگەکە هێنێ ئەیکا بە ناوی خۆی، بۆیە عادل ناوی خوا نییە. کامە ناوی خوایە؟ العدل، واتە دادگەری ڕەها و تەواوەتی لای کێیە؟ لای خوای پەروەردگارە. ئاەتەکان دابەزی بۆ پشتیوانی لە کابرایەکی جوولەکە و دژایەتی کەسێکی موسڵمان، بۆیە سەرزەنیشتی پێغەمبەرەکە عەلەیهی سەڵات وەسسەلام کە فەرمێ فەحکم بەینە الناسی بیما ئەراکە الله، خوا چۆنی پیشاندایی بە پێی حکمەکانی خوای پەروەردگار، بڕیارەکانی خوای پەروەردگار حکمکە، نەک بە هەوا و هەوەس و ئارەزوو. وەلا تەکن للخائینین خەسیما، ئەمان نەچی بەرگری بکەی لەو کەسانەی کە خیانەتیان کردووە. ئەنجا دوای ئەوە داوای ئەواکە کە ئیستیغفار بکە وەستەغفر الله، داوای لێخۆشبوون کە ئەی پێغەمبەری خوا ئەی موحەممەد صلی الله علیه وسلم. لە قورئانە عەزیزەکانم خوای گەورە لە سورەتی المائیدە فەرمێ ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى، ئەمان کارێک نەکەن خەشم و قینێ لە دڵتانە هەبێ بەرامبەر بە خەڵقانێکەوە دادگەری نەنوێنن. پێویستە هەر یەک لە ئێمە دادگەر بێ، لە مامەڵەیە لە هەڵسوکەوتیا کە بەرزترین بەهای دینی. ئەگەر دین کورد بکرێتەوە ئەزیزەکانم، لە یەک دەستەواژەیە ئەتوانین بڵێن لە دادگەریە، لە عەدلە، لە دادپەروەریە کۆ ئەبێتەوە، لە عەدل و لە دادپەروەریە کۆ ئەبێتەوە، چونکە ئەمە خۆی بۆ خۆی ناوی خوای پەروەردگاریشە. بۆیە بەرزترین بەها بریتێ لەو دادگەری کە ئینسان هەیبێ لە هەموو کاتێکە و لە هەموو سەردەمێکە. بەم عەدالەتە ئەزیزەکانم ئێمە ئەتوانین پەیامی ئیسلامەکەمان بگەیەنین. کابرایەکی ئەم ئەخلاق بەڕەوشت ئەخلاقی قورئان وابوو کەوا پشتیوانی لە کابرایەکی یەهودی بکە دژ بە موسڵمانێکەوە خیانەتی کردووە. کابرایەکی یۆنانی جارێکیان چوو بۆ تورکیا، سەعاتێکی شەو گەیشتە ئەوێ، لەو شارەیە گەڕا، ئوتێل نەمابوو، مۆتێلێک نەمابوو، شوێنێک نەمابوو کە لێی بحەوێتەوە. ساردیشە تەپەن بەشی خۆی سارد بووە وڵاتەکە، ئەڕوا لە دەرگای ماڵێک ئەیا و دەرگاکەنەوانی و درەنگانێکی شۆ فەرموو بەڕێزەکەم وەڵای من لێم قەوماوە و ڕاستەکەی لە شوێنێکی دوورەوە هاتووم و جێگە نییە، ئەکرێ ئەم شەو لە شوێنێکا بخەوم ڕەغ نەبمەوە. ئەو ژان جێبەنە ژوورەوە بەسەر سەر و بەسەر چاو فەرموو کە ئەڕواتە ژوورەوە دایانێن لە ماڵەوە و خواردنوشتی ئەیەنێ و پاشانش پیاوەکە پێی ئەڵێ ئێمە 2 خانومان هەیە، چینە خانووەکەی تەنیشتمان لەوێ خەوین، ئەم خانوو ئەم شەو تێتیا بخەوە. سێری ڕاگرتنی دڵی ئینسان بۆ ئینسان چۆنە؟ لە کوردەواریە وتویانە ئەگەر مزگەوتێک بڕوخێنی جورمی کەمترە لە ڕۆژکێنی. هەمیشە ئینسان هەوڵبا لە ئاستێکی بەرزی ئەتەکێتا بێ بۆ ڕاگرتنی دڵی مرۆڤەکان بە شێوەیەکی گشتی. جا چه جای ئەوەی کە باوک بێ، دایک بێ، برایە بێ، شەریکێ بێ، دراوسێ بێ، 2 هاوڕێن پێکەوە لە قوتابخانەیەکان لە هەر جێگەیەکان. ئەو ژووتی باشە شەو بە ئیستراحەت خەو، کاتێکە بەیانی هەسا سێرەکە ئەم ماڵ و مناڵە لە بن درەختێکە لە حەوشەکە خەوتون شەو تاریک بۆ دیار نەبووە.
دوایی کە گەڕانەوە بۆ ماڵەوە خوارد مشتی بەیانیان بۆ ئامادەکە وتی ئەوە چیتان کرد بۆ لێیا خەوتە بوون وتی وەڵای تۆ حەزمان کرد لێیا بخەوین تۆ ئاسوودە و کامەران بی لەم ماڵەیە وتی ئاخر بۆ وتی وامان پێخۆش بوو وتی ئێوە نەتان و خانووی ترمانی وتی ئەوە تەکتیکێ بوو بەکارمان هێنا بۆ ئەوەی تۆ ڕێگەمان بە ئێمە بچینە دەرەوە ئەم چەند کەسە لەم ماڵە و تۆ لەم ماڵەیە بخەی خۆمان چوینەتە بن درەختەکە خەوتوین نێونوشتمان بردووە سەرمامان نەبووە وتی ئێوە چین وتی ئێمە موسڵمانین وتی موسڵمانیانی چی وتی یعنی ئەوە وتی پێغەمبەرەکەتان کێیە محەممەد پەیامەکەتان بریتێ لە قورئان وتی چۆن موسڵمانە بم وتی بە شایەتمان لەگەڵ یاوەستان وتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمدا رسول الله عزیزەکانم عمەری کوڕی عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئودعوا الله وأنتم صامتون بەبێدەنگی بانگەواز بکەن جاری وایە ئینسان تێرە بێ لە وتار جاری وایە ئینسان تەجاوز ئەکا و سنووربەرزێنی ئەکا نازانین ئێمە ئایا ئەم وتارانەش کە ئێدەین مەبەستمان دەست قسەی ڕەزامەندی خوایە یان نا کە ئەمە زۆر جێگەی سەرنجە کە ئەمە زۆر مەترسیدارە بە تایبەت بۆ ئێمە مانانێک کە خەڵکی گوێمان لێگرێت کە قساکەین بۆ چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ ئەو شەوەی کە شەوڕەویم پێکرا پیاوگەلێکم بینی لەچولێویان ئەقرتێنرا بە کەتەرێکی ئاگرین لەگەڵ زمانیانە وتم ئەی جیبریل ئەوانە کێن فەرمووی ئەوە پیاوەکانی خەتیبەکانی ئوممەتەکەی تۆن کە فەرمانی چاکاکەن بە خەڵکی بەڵام خۆیان خراپاکەن زۆر پێویستیمان بەو جان بەدڵسۆزیە هەیە ئەزیز و خۆشەویستەکانم کە ئێمە بەکردەوەکانمان بتوانین بانگەواز بکەین بتوانین دەعوەیەکی سەرڕاستانە و شیرینانە بکەین کە جێگەی ڕەزامەندی خوای پەروەردگار بێ چونکە قسەی هەزار کەس لەسەر قسەی کردەوەی یەک کەس لەسەر هەزار کەس کاریگەری زیاترە وەک لە قسەی هەزار کەس لەسەر یەک کەس کردەوەی یەک کەس لەسەر هەزار کەس کاریگەرترە وەک لە قسەی هەزار کەس لەسەر یەک کەس کردەوەکان کاریگەریان هەیە ئێمە بەکردەوە بانگەواز بکەین ئێمە پێویستیمان هەیە بەکردەوە ڕازگۆ بین زمان شیرین بین دەست پاک بین دەم پاک بین داوێن پاک بین ئەخر ناکرێت کەسێ بڵێ من داعیم یا موسڵمانم یا ئەوەم بەڵام جنێوی ناشرین بە باوکی بە چ جای ئەوەی خەڵکانێکی تر کە غەیرە دینی خۆما بێ لە کۆمەڵگەکەیە ئێمە لەگەڵ یان نابژین ئێمە ئەتوانین بە بێدەنگی بانگەواز بکەین ئەم دەنگەش کە هەمانە هەندێک جار بۆ ئەوەیە کە سوود لە یەکتری ببینین ئەگەر نا مەرج نییە ئەو کەسەی شەهادەیەکی بەرزی هەبوو دەم و پل و زمانێکی بەهێز و تیژی هەبوو بتوانێت زۆر داوە بکە بەخوا ئەزیزەکانم جاری وا هەیە لەم ڕۆژانەیە گەڕامەوە بۆ چەند کەسێک من لە شاری سلێمانی ئەڕۆیشتم بە سیارێکی بچکۆ لە سیارەکەمان پاتێکەی بە چەتاڵ خسۆمە ئیش پاتێکەی نوزەیتیانە مابوو کە ڕۆشتین بەڵحاس خسمانە ئیش و لەسەر شەستێکە کوژایەوە کە کوژایەوە ئیتر 100 مەتر مابوو بگەمە یوتێرنەکە لەسەر شەستێکەی و قەرە باڵغە و نیو سەعات ڕۆژی ماوە و ئەو کاتانە زۆری زدیحامە خێزانم لەگەڵا بوو دابەزیم وتم تۆوەرە ناو جێگەی سایق با من پاڵنیم هەرچی چۆنەکە بە سیارەکە دوورکەینەوە لەم قەرە باڵغیە هەر ئەوەنە دابەزیم 5 کەس گەیشتە سرم مامۆستا فەرموو خۆ سەرکەوە خێزانە با بچێتەوە ئەولا ئێمە پاڵ ئەنێین کاکە نەیان هێشت 5 کەس نازانم لە کیو قوتبوونەوە لە چەند سانیەکە یەکسەر پاڵیان بە منەوە ناوچوومان بەر وتم ئەشهەدو بالله دەرسێکی گەورە فێر بووم لە خەڵکانی کە وەڵڵاهی ڕەنگە وەڵڵاهی یەکێکیان تیا بوو مثلا جگەرە کێش و ڕنگ و ڕوویەکی هەبوو ئاوا فیتەر بوو ئەبی بینی لە دەرەوە ئەستان ڕەنگە حەز نەکەی ئەمار موسڵمانە کاتێک کە سێرەکەم ئەهلی ئیلتیزام و نوێژ و جومعە و جەماعەت وازی لێ نایەنام یەکێکی تر ها بە 7 دقە چوو پاتێکی بۆ هێنام ماتۆم سیارێکی پێ بوویان بە 7 دقە چوو پاتێکی وێنام دەرسێکی زۆر گەورەم وەرگرت ماڵی خوشتێکم لە هەولێرە کۆڵانەکان ئەگەر بوەستیت یەک سیارە بوەستێ ئەب یەک سیارە بوەستێ دوو سیارە بوەستێ سیاری تر ناتوانێ بڕوە بۆیە دراوسەکەی بەرامبەریان توێتی وەرن ئێوە سیارەتان کە هەر لە بەردەم ماڵی ئێمە ڕای بگرن ئێمە بین ئەو سەری کۆڵانەکە قەی ناکە سیارەمان کاچێ لێ ڕایگرین بۆ بەیانی کە هەستام سیارەم بردێ و بەیانی کە هەستام کاتێک کە سێرەکەم سیارەکەم تەقەن زۆر قوڕ و چڵپا و وین بوو زۆر چڵکن بوو ناشرین بوو کە هەستام سێرەکەم ئەم دراوسێ نەبینیومە نە ئەی ناسم نە چاوم بە چاوی کەوتووە بۆ بەیانەکە سێرەکەم سیارەکەی بۆ شۆردوو کردوێتی بە گوڵ سیارەکەی من خۆیان دەسم کرد بە گریان خوایە ئێمە دکتۆرا و خوێندومانە و کەسایەتی و باش ئێمە بۆ لەو ئاستەیانین باشە ئێمە بۆ ئەم ئاستە ڕەوشتە بەرزیەمان نییە خوای گەورە ئینسانێکی وایە بێ ئەزیزەکانم
مەرج نییە داوە هەر قسەکردن بێ. زۆر جار داوە بێدەنگیە، زۆر جار خەندەیەکە، زۆر جار ئاوا گوێ ئەگریت لە کەسێک کە مشکیلەیەکی هەیە، کە کێشەیەکی هەیە، بەس داینێ ئاوا گوێی بۆ بگرە. ئەو بریتێ لە جیهادێکی گەورە، ئەو بریتێ لە داوە هیوا هەیە کێشەی زۆری هەیە، بەس دابنیشە ئاوا گوێ لێ بگرە. ماڵی برایەکە کێشە و گیر و گرفتێکیان هەیە، کێشەی خێزانیان هەیە، ئەو قەڵێ لێ ببڕێ، دانەنیشی بڕۆ، هەوڵ بە قوربان و بە ساقییان بە گرفت و کێشە و مشکیلەکانیان بۆ چارەسەر کە ئەوەندەی کە ئەتوانی خێر لەوەیە. ئێمە قەول هەموو کەسێ پێوێرێ، بەڵام کردەوە شەرتە. جا من نوێژ بکەم ڕەوشتم جوان نەبێ و نوێژە چ سوودێکی هەیە؟ جا من ئەگەر بە ڕۆژوو بم بەس لەگەڵ دراوسێکەما بەدکار بم، ئایا چ سوودێکی هەیە؟ کەواتە هەر یەک لە ئێوە ئەزیزەکانم، تۆ فیتەری لە غەسلێکا ئیشەکەی، ئێوە هەر یەکەتان لە نیشتمان ڕاتان نەکردووە، ئێوە بە دوای نیشتمان ئەگەڕاون، ئێوە هاتوون بۆی پارۆنانێکی حەڵاڵ بخۆن، ئێوە هاتوون بۆ ئەوەی کەشکۆی خۆتان بپارێزن. من ئەمەوێ ئەو بە جەنابتان بڵێم کەوا نیەت عادەت ئەکا بە عیبادەت. چ شتێک خۆنەریتە لە تۆیان، نیەتێکی چاکە هەبێ لەگەڵ ئەو کەسابەتەی کە ئیکەی، لەسەر غەسلی دوکانێکە هەیە، مارکێتێکە هەیە، سایق تەکسیەکی، خەڵک ئەدی هەرچی کارێکەکەی کە ڕەوابێ ئەتوانی بیکەی بە عیبادەت بۆ خۆت، بتوانی کەوا بیکەی بە پەرستشی خوای پەروەردگار و لە خوای پەروەردگار خۆتی پێ لێ نزیک بکەیتەوە. لە فیتەری لە هەر شوێنەکە کە کەسێکە بینی مەرج نییە باینکە یەکسەر بۆ ئیسلام، بەس ڕەوشتێکی جوانی پێشکەشکە. لە لوبنان پیاوێک بەسەر جادەیە ڕۆی بە سیارەکەی خۆیەوە، سیارێکی مارسیسی جوانی بیسی دەفتەری پێبوو، لێ گرانە خۆتان نەزان. کە سەیری کرد بارانێکی بەخۆڕ ئەبارەیە، کەسێکش پاسکیلێکی پێیە لەسەر پاسکیلەکەی تێکچوە، پاسکیلەکەی زنجیر وشتەکەی دەرچووە، ئەم خەریکە ناتوانێت چاکی کاتەوە. ئەم کەسەش بەم سیارەیە و ئەوەستیاڵیەوە چییە؟ لە وڵا پاسکیلەکەم تێکچوو، بارانش ئەباری و وەزعەکە لێزمەیە و ناڕەحەتە، وەڵا دابەزێ بە چەند سانیەک ئەوە بۆی چاکاتەوە. ئەلێ چۆن چاکە کردەوە؟ لە کاکە من 30 ساڵە 25 ساڵە 30 ساڵە خەریکی پاسکیلچیم، ئیشی ئێستا ئیستێرادی پاسکیلەکەم لە سین و لە وڵاتانی ترەوە، ئەوە ئیشی منە، بۆیە دەوتی کاکە بە چاکە یەکەی لەگەڵا بکەم و بەس حرمەتێکە لێ بگرم و تۆ ئەم چاکەیە لەگەم ناکرد، بەخوا خۆ پێم چا ناکرا، پەک مەکەوت و تووشی بەڵاو مەسیبەت شەم لەم سەرجادەیە. وتی نە هیچم نایە، بەس یەک شت کە وتی بەس ئاگا لەخوا بێ، بەس ئاگا لەخوا بێ، بەس موسڵمان بە، بەس دیندار بە، بەس سەرڕاست بە. وتی بەڵێن بێ. چوو دەستی کرد بە عیلم و زانست و خوێن و خوێنەواری، بوو بە یەکێک لە بانخوازە زۆر دەگمەن و سەرکەوتوەکان. لەکوێ؟ لە لوبنانە. ئەحمەی موتیزادە، ناوتان بیست هەمووتان. ئەزان چ کەڵە زانایەک بوو؟ ئەزان بەس بە ڕەوشتەکەی چەند کەس لەسەر دەستیان موسڵمان بوو؟ ئەزانن خەڵکی عەرەقخۆر، مەشروب خۆر، سەرخۆش لەسەر جادە هەڵێگرت ئەیبردەوە بۆ ماڵەوە، لەوێ جلی جوانی لەبەرە کرد، بەخوایەکێکی بینێوان وتی کاکەوە دواییکەوە شیاتۆتی من لە کوێموتی لێرەی ئاوا خەجاڵەت بۆ دەستی کرد بەگنیاوەتی مەگری، وتی تۆ عەرەقە خراپەکە خۆیتەوانێ، لەمە دووەرە من پارە، وتی آخر ئەوی تر گرانە ناتوانم باشەکە، وتی بۆیە ئاوا زۆر سەرخۆشتەکە، وتی آخر باشەکە گرانە، وتی من پارەکە بۆیم، وەڵڵا مودێ پارەکەی بۆیە هەتا تەریق بۆ ئەنجا گەڕایە بەلای ئەحمەی موتیزادە، تەوبەی کرد، دەستی کرد بە کوڕنوش بردن بۆ خوا، بوو بە یەکێک لە ئەولیای خوای پەروەردگار. ومەزان کەسێکە گوناهی کرد ئیستەتاوە کۆتایی پێهاتووە. وقطرة من حبك تجعل الكافر وليا، دڵۆپێک لە خۆشەویستی خوای پەروەردگار بەر هەر یەکی بکەوێ ئەگەر کافر بێکا بە وەلی خوای پەروەردگار. ئیمامی عومەرە فەرمێ جالس التوابین فإنهم أرق أفئدة، لەگەڵ تەوبەکارانە دابنیشن، دڵێکی ناسکیان هەیە بۆی تەئسیر لە دڵ و دەروونەکانمان بکەن. ئەزیزەکانم، جا ئێمە بەو کردەوانەی خۆمان بۆی کە مامەڵەیەکی ڕەحەموتی پرسۆز و بەزەیی بکەین لەگەڵ یەکتریا، کورد لەگەڵ گوناهبارێکە، کورد لەگەڵ گوناهکارێکە، جاری وایە خێزانە بێگوێ یەکەکایت، مەرج نییە قیامەت هەسابێ، مناڵێکت مەرج نییە قیامەت هەسابێ، کەسێک گوناهێکەکە. هەمیشە من سەرنجم داوە ئەو کەسانی زۆر ڕقن لەگەڵ گوناهکارانە ئابڕویانە بن باسییانەکەن، خۆیان تۆبی ئەو گوناهەیان تایە، لە دواییە خۆی پەروەردگار خۆیان فەسحەکە. نمونەی زۆر زۆرم لایە،
ئێمە ببین بە سەفیری ئاشتەوایی تەبایی و خۆشەویستی و مەحەبەت لەگەڵ یەکتریا بەتایبەت لە وڵاتێکی پڕ لە غوربەتە کە ئێمە مزیمە لە هەرێمی کوردستانین لە عێراقین لە شار و وڵاتی خۆمانین زۆرین لەگەڵ یەکا بەس ڕەوەندی کوردی لە هەندەران زۆر پێویستیتان بە پشتیوانی یەکتری هەیە بە ئاشنایەتی هەیە لەگەڵ یەکتریا بەوەی ئەوانەتان کە ئەهلی مزگەوتن لە دڵ و دەست و دەم و داوێنی یەکتری ئەلحەمدولیلا بە ئاگان بتوان تێکەڵاوی خێزانیشتان هەبێ خێزانەکانتان بۆ ئەوەی کە هەر لە ماڵەوە نەبێ ئەوانش بێنە دەرەوە لەگەڵتانە دیداریان بۆ سازکەن دەرس و دەورەکانیان بۆ سازکەن بتوانکەوە خزمەتی ئەوانش بکەن بۆیە ئەزیزەکانم ئینسان لە مامەڵەی لەگەڵ خەڵکا ئەبێ ئەو حقد و حەسەد و خەم و خەشم و قینەی کە لە دڵیاتی بۆ مامەڵەکردن لەگەڵ خەڵکا دایڕنێ ئەو دائڕنی بۆ مامەڵەکردن لەگەڵ خەڵکا ئەنجا عوزر و پۆزیشێنیتەوە بۆ هەموو کەسێک زانایان عەتاوڵای ئەسکەندەریە کە قسێکی زۆر جوانەکە فەرمێ ئەقرب الناس للحق أعذرهم للخلق نزیکترین کەس لە خواوە پڕپاساوترینیانە بۆ خەڵکی خوا بۆ مەخلوقاتی خوا کێ زۆر پاساویان نێتوانێت بۆ مەخلوقاتی خوا ئەوە لە خواوە زۆر نزیکە کەسێک سەلامێکە لێ ناکە کەسێک کەمێک پارەتە خوا کەسێک دەنگێک بەسەرا بەرزەکاتەوە کەسێک قسەیەکی ئەبیسیتەوە کەسێک ئەمە پاسایی بۆ بێنەرەوە ڕەنگە حەسوودیەکی تابێ ڕەنگە من هەم بێ ئەو نەی بێ ڕەنگە ئەو کێشەی هەبێ من کێشم نەبێ ڕەنگە ئەو عوزرانە بۆ یەکتی کە پێویستە ئێمە بێنینەوە پێغەمبەر پەروەردگار بە پێغەمبەر صلی الله علیه و سلم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك ئەگەر دڕق بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوە سەحابەکان لە دووری پێغەمبەر صلی الله علیه و سلم ناگیرسانەوە بەڵکو پەرتەوازا بوون جاری وا هەیە بۆیە ئینسان ئەبێ هەمیشە هێمن و ئارام بێ بە ڕەوشتێکی جوان و مامەڵ لەگەڵ خەڵکیا بکە بە معادی کوڕی جەبەلە فەرمێ ئەفەتان ئەنتە یا معاذ سێ جار پێڵێ ئایا تۆ فیتنەگێڕی ئەیما خەڵک تووشی بەڵام مصیبەت و ناڕەحەتیەک ێزان چی بوو لەبەر نوێژەکەی درێژە کردەوە خەڵکی بێتوانای تیا بوو ناتوانێت ناڕەحەتە ئەم نوێژە بۆ درێژەکەی تۆ ئەوەندە کە خەڵک ناڕەحەت بێ ئەم وتارە جاری وایە سەعات و نییە بۆ درێژەکەیتەوە جاری وایە خەڵکێکی تایە کە توانای نییە بۆچی ئەو خەڵکە ناڕەحەت بێ لەبەرەوە ئەزیزەکانم ئێوە لە کۆمەڵگەیەک کاژین کە کۆمەڵگەیەکی نائیسلامیە ناموسڵمان پێویستی ئێوە زیاتر بەوە هەیە کە جوانترین ڕەوش پێشکەش بکەن هەر جارێک کارێک کردەوەیەکی جوانتان لە هەر کەسێک بینی پەسەندی بکەن و ستایشی بکەن و دەستخۆشی لێ بکەن ستایشی 500 دکتۆری کەنەدی بکەن لەگەڵ 150 قوتابی کۆلێژی پزیشکی کولەی طب لە کاتێکا کە معاشەکان زیاد کرد حکوومەت معاشی ئەوانی زیاد کرد ڕامۆچەی ئەوانی زیاد کرد هاتن قبوڵیان نەکرد اعتراضیان گوتیان زۆر نەخۆشیە ناتوانێت پارەی عملیاتەکە و پارەی نەخۆشی و دەرمانەکەی بە تۆ موچەی ئێمە زیادەکەی ئێمە قبوڵمان نییە و نامانوێ چەند کەسێوە بکە خۆ ناموسڵمانیشە بەڵام کارێکی پەسەندە مادام کارێکی پەسەندە ئەبێ ستایشی ئەو جۆرە کەسانە بکەن یا هەر کەسێکی تر لە فەڵەستین کابرایەکە بوو مەسیحی بوو مەسیحی نەسرانی بوو گاور بوو هەموو پارچێوانێک هەڵەسا بە تەپڵەکەی خۆی بەناو ئاوەیەکە گەڕا کە 300-400 ماڵ بوو ئەو خەڵکەی بەخەبەرە کردەوە بۆچی بۆ ئەوەی هەستن پارچێ بکەن و بەڕۆژوو بن چەند نمونەیەکی جوانە ئاشتەوایی پێکەوە ژیان لەگەڵ یەکتریا بەو شێوازە کە ئێوە ئەزیزەکانم ئەمڕۆ زۆر پێویستیتان بەو حاڵەتەیەوە هەر هەمووکەمان جەمالدینی ئەفغانی بە ڕەحمەت بیاخوا یەکێک لە قسە دیارەکانی ئەوەیە کە ئەڵێ باشترین ڕێگە بۆ ئەوەی کە ڕۆژئاوا قەناعەت پێ بکەین بە ئیسلام ئەوەیە کە پێیان بڵین قەناعەتیان پێ بکەین کە ئێمە موسڵمان نین ئەو قسەیە زۆر قورسە ئەو قسێ بە چار ناچارە بووی کە جەمالدین ئەفغانی کردوێتی ئایا ئێمە چەندە نمونەی جوانی ڕەوشت بەرزی پێشکەشەکەین تویتە وڵاتێکی ئاوا دادگەری تۆ لەگەڵ سەرۆک وەزیرانێکە یەکسانی لەگەڵ مدیر عامێکا یەکسانی بەڵێ سیاسەتی دەوڵەتەکە بۆ دەرەوە ناپەسەندە قەت پشتیوانی ناکەین و دژایەتیشێکین بەتایبەت بەرامبەر بە کەرتی غەزە و بەرامبەر بە موسڵمانان و برایانمان لە فەڵەستین بەڵام سیرەکەین ناوخۆ کە تۆ یەکسانی لەگەڵ کەسێکی ئەوەیە ئەو عەدالەت و دادگەریە کە سێری وڵاتانی جیهانی ئیسلامیشەکەی فەرقەکە زۆرە لە بینە پێویستە دەستخۆشی بکەیلەوەی کە ئەم عەدالەتە هەیە لێرە
و هەروەها نیگەرانیش دەربڕین لەوەی کە ئەو نادادگەریە هەیە لە وڵاتانی ئیسلامی زۆر بەداخەوە. بەرەو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سیرەکەی ژیاوە لەگەڵ جوولەکەیە، لەگەڵ گاورە، لەگەڵ ئاگرپەرستە، لەگەڵ ئەمانەیە ژیاوە، سەربازانی ئیسلام و سوپای ئیسلامی وڵاتانی کە فەتح کردووە ئەو خەڵکەی ئیجبار نەکردووە لەسەرەوەی کە ببن بە مسلمان مەگە حاڵەتێکی تایبەت هاتوێتە پێشەوە، بەڵکو لەسەر دینی خۆیان ماونەتەوە. گاورەکان و هەروەها جوولەکەکان لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە یەک کۆمەڵگەیە ژیاون، وەکو ئیبن ئیسحاق بۆمان ڕیوایەتەکە کە مخەیریق هەبووە. مخەیریق کابرایەکی جوولەکە بووە، لە غەزوەی ئوحودا بەشداری کردووە و هەروەها کوژراوە، وەسیەتی کردووە کە ماڵەکەی بدێ بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، کە ئیبن ئیسحاق فەرمێ بەشێک لەو عەطا و بەخشینانی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەخشی لە ماڵەکەی مخەیریق بوو، چونکە خۆی وەسیەتی کردبوو کە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. دایکە عایشە بۆمانە گەڕێتەوە لە صحیح بوخاری هاتووە کە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەفاتی کرد کە درعێکی هەبوو ڕەهن بوو لای کابرایەکی یەهودی لە مقابلی 40 مشت لە جۆیە کە دابووی بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوای دیارە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم دراوەتەوە. لە خەیبەرە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەرکەوت بەسەر مشتیک و بەسەر جوولەکەکانە، بەسەر جوولەکانە دوایی هاتنەوە وتیان هەندێک پەراوی تەوراتمان لێرە بەجێماوە، پەراوی تەوراتەکەمان بنەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمانی کرد فەرمووی بیاندەنەوە. و هەروەها پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سوور بووە لەسەر ئەوەی کە کۆمەڵگە فرەچەش نەبێ و پارێزگاری کردو لە ئاشتەوایی کۆمەڵایەتی و ڕێگەی نەداوە بەوەی کە شمشێر بەکاربێنێ هەر لە خۆ بەرامبەر بە هیچ کەم لە پێکهاتەکان، بەڵکو ئەوەشی کە شمشێری لە بەرامبەر بەکار هاتووەکو جوولەکەکان دەرەنجامی ئەوە بوو کە بەڵێنیاندا بەرگری بکەن بەرامبەر بە کافرەکان، بەرگری کەن لە مدینە، بەڵام لە پشتەوە خەنجەری ژەهراویان وەشان. بۆیە پێویست بوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە بەنو قوڕەیظە و ئەو هاوشێوەکانیان کە بچێ سەریان و هەروەها تەمەیان بکە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام جوانترین هەڵوێستی بووە لەگەڵ پێکهاتەکانی تە، لەگەڵ ئاینەکانی تە، تەنانەت کاتێک کە لە تائیف گەڕایەوە. خۆتان ئەزانن هیچ کەسێک داڵدەی نایە، ناردی بۆ لای چەند کەسێک داڵدەیان نییە، ناردی بۆ لای مطعیمی کوڕی عەدی وتی ئایا داڵدەم ئەیە پەنام ئەیە، چونکە من هاتوومەتە قۆمەکەم ستەمم لێکەن کە ئیشەکەی سەرکەوتوو نەبوو لە تائیف گەڕایەوە بۆ مەکە. ئەوش گوتی بەڵێ من لە خزمەتیام، هێنایە ماڵی خۆی و هێشتیەوە دوایی بۆ بەیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە چوو بۆ لای کەعبە لەوێ نوێژ بکە، 6 لە کوڕەکانی بەچەک و کەرەستەی بەهێزەوە ناردوتی دیفاع لە محەممەدەکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ مشریکێکان مامەڵەی کردووە، چ جای ئەوەی لەگەڵ خەڵکانێکەوە ئەهلی دین بن و ئەهلی ئیمان بن و بڕوایان هەبێ. من ئومێدی لە ساقی بۆ هەمووتانە خوازم، دوعاگۆی خێرم بۆی کە خوای پەروەردگار هەموو لایەکتان موفق و سەرکەوتو و سەرفرازکە. یا ربی خوای ڕەحم بە هەموو لایە بکەی، نوێژ و ڕۆژ و تەقوا و تاعەتمان لێ قوبوڵ کەی. یا رب خوایە دڵ و دەروونمان خاوێن کەیتەوە لە نیفاق، لە ڕیا. یا ربی خوایە ئەم جیهانی ئیسلامی خاوێن کەیتەوە لە سەرکردەی ستەمکار. یا ربی خوایە زایۆنیزم نابوت بکەی و مسلمانانی کەرتی غەزە سەرکەوتو سەرفرازکەی، ڕزق و ڕۆزی حەڵاڵی طەیبی هەموو لایەکمان بەی، هەموو لایەک سەرکەوتوکەی. آمین آمین والحمد لله رب العالمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.